هاوڕێنم کاتان باش هیوادارم هەمووتان باش بن تکایە هاوڕێک کە لە سەرخەتە شتێکمان بۆ بنووسێ بزانن دەنگ و ڕەنگ کێشەیەکی هەیە یان نا بۆ ئەوەی دەست پێ بکەین ئەمڕۆکە بابەتێکی گرنگ دەست پێ دەکەین دەست دەکەین بە بابەتێکی گرنگ ببورن و ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستاندا و بەتایبەت لە جیهاندا بێگومان لە ناو سیاسەت مەداراندا شتێکی زۆر زۆر باوە و ئابڕۆچوونێکی زۆر زۆر گەورەیە و زۆر جار کێشەی گەورەی لەسەردا ساز دەبێت ئەویش بەکارهێنانی لەشی مرۆڤە لە بۆ سیاسیەکان دەنگ باشە زۆر زۆر سپاس کاکە ئاماد زۆر بەخێر بێ سەرچاوم دەنگ و باست چۆنە هیوادارم باش بی کاک ئامەد هاوڕێنی دیکەش ئەوە هاتن دەست پێ دەکەین بە کەسێکی زۆر زۆر تایبەت کە لە میدیاکاندا دەنگ داتەوە نازانم بەڕاستی لە کوردستاندا وا پێدەستی کەم باز بکرێ و یانیش من نەمبینیوە ئەویش کەیسی جێفری ئەپشتینە جێفری ئەپستین کە ملیاردێرێک و دەوڵەمەندێکی زۆر گەورەی ئەمریکایە و تاوانبارە بە بازرگانی سێکسی و ینی چی بڵێن کارگەی سێکسی دروستکردنی کارگەی سێکسی ئەتوانین وا بڵێن بە درێژایی چەندین ساڵەوە تۆمەتبار کراوە بە بازرگانیکردن بە مرۆڤەوە کە لە زمانی ئینگلیزی پێی دەوترێ سێکس ترافیکینگ سێکس ترافیک و دەست درێژی سێکسی بۆ سەر ژمارەیەکی زۆر کچان و کوڕانی خواردتەمەنی یاسایی باس لەو کێسە دەکەین ئەو کێسە بۆ گرنگە ئەو کێسە بۆ ئەوە گرنگە کە ئێمە بزانین لە هەموو جیهاندا ئەوە بە تەنیا لە بەریتانیا دەنگی داوەتەوە چونکە لە بەریتانیا بمانەوێت نەمانەوێت هەندێک لە هەندێک بواردا ئەویش یاسا ویانیش دادوەری جیاوازی هەیە لەگەڵ وڵاتانی دیکە تۆزێک سربەخۆیی هەیە ناڵێم سەدی سەد بەڵام ڕۆژنامەنووسان سەدی سەد سربەخۆیەکی زۆر زۆر تایبەتیان هەیە لە زۆر جار گەندەڵەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی کوردستان کاتێک ڕەخنەیەکیان لێ دەکرێت ئیتر پەنا بۆ یەک وشە دەبن کاکە ئەمە لە ئەمریکاشەیە یعنی نمونەی ئەمریکا دێنەوە وەکو بڵێ ئەگەر وڵاتێک پارەی هەبوو چەکی هەبوو ئەو وڵاتە نمونەیە نەخێر ئەمریکا نمونە نیە تۆ بهێنەوە ئەمریکا گەورەترین نمونەی دزی و تاڵانی و مافیایی و ڕفاندن و بێ یاسایی و بێ ئابڕوچوونە چونکە ئەمریکا بەخۆی وا دروست بووە ئەمریکا لەسەر پشتی هندیە سوورەکان دروست بووە لەسەر پشت و لەسەر ئێسقانی هندیە سوورەکان دروست بووە لەسەر بنەمای کوشتنی سروش دروست بووە کە ئەویش چی پێ دەڵێن مانگا گای ئەمریکیە یعنی یەکەمین جەرکە پیشەسازی لە دنیادا دروستە بێ ئیتر وەکو پێڵا وەکو بەرێک شتیوە ئەوانەی کە دەچنە ئەمریکای ئەو ئیسپانی و پۆرتۆگۆسی و دوای وڵاتانی دیکەی ئەمریکاش بەڵام لە سەروی هەمیانەوە ئیسپانی و پۆرتۆگۆسی دوایی بەریتانی کە دەچن یەکەمین جار ئەو ئاژەڵانە دەکوژن کە ژمارەیان ملیۆنانە ئیتر بە ملیۆنان دەکوژن بۆ ئەوەی پێستەکەیان بفرۆشنە ئەوروپا و لەوێدا ئیتر سەرەتا پێڵا و جلوبەرگی تایبەت دروست دەکرێت ئەمریکا وەها دروست بووە لەسەر پاشان شەڕی ناوخۆی دروستە بێ و هندیە سوورەکان دەکوژنەوە و دەیان چەوسێنەوە دەیانکەنە کۆیلە ئینجا دوای ئەوەی ژمارەیەکی زۆر دوای ئەوەی شەڕی کاتۆلیک و پرۆتستان دروست دەبێ بەشێک لە ئیتر ئایندارە دەوڵەمەندەکان ئیتر کە لەو شەڕەدا هەڵاتونە دەستنە ئەوێ لەوێ نیشتەجێ دەبن و ئیتر لەوێدا دوای ئەوە ئیتر جۆرج واشنگتۆن شۆڕشی ئەمریکا ساز دەکات دەوڵەتی فدرالی ئەمریکی دروست دەکات کە یاسایەکی تایبەت لایک و سیکولاری هەیە لایکەکە لایکیزم ویانی سیکولاریزم لەوێ ئیتر ئەلمانیەت لەوێ پیاوە ئاینەکان سازی دەکەن بۆ چونکە ئەوان ئەزمونیان لەوە هەیە کە ئاین لە هەموو شوێنێکدا سەرچاوی کێشەی زۆر زۆر گەورەیە ئەگەر بێت و لە دەسەڵات و لە یاسا و لە دەوڵەت جیان نەکرێتەوە لە بۆ هەندێک ئیتر ئەوە دروست دەبێت بۆ ئەوە ئەمریکا نمونەیەکی باش نییە کە هەرچی کەسێک بیهێنیتەوە
ئەوە لە وڵاتانەی کە لە ڕووی معریفیەوە ساقیتن دواکەوتونە و پێشکەوتویی بەتەنیا لە پارە و لە چەک و لە خانوو و لە جادە و لە پیشەسازیدا دەدۆزنەوە بێگومان ئەوە لە بوارێکەوە پێشکەوتوترە بەڵام لە بواری ئینسانی ئەمریکا نمونەیەک نییە ئەگەر ئەتۆڕەخنەت لە سیاست مەدارێکی دز و جەردەگرت ئەویش پێ بڵێ وەڵا کاکە ئەمە لە ئەمریکا شەیە ئیتر ئەمەنیە وەحازر بە بگەڕینەوە سەر بابەتەکەمان ئەویش کەیسی ئەپشتاینە بۆ باسی کەیسی جێفری ئەپستین دەکەین لەبەر ئەوەی ئەم کێسە نیشانمان ئەدا کە ئیستیخباراتەکانی جیهان هەموو بەڵام وەکووتم لە ئەمریکا لەبەر ئەوەی ڕۆژنامەنووسی سربەستێکی تاڕادەی هەیە هەتاوەکو ئێستاش دادوەری بەشێک سربەستی هەیە یان ناتوانانی کەیس بجوولێنێ کەیس دەربخە بەڵام ئەتوانی کەیسەکە هەتا کۆتایی ببە ئەمە جێگەی گومانە ئەمە لەسەر دەسەڵاتەکە دەمێنێتەوە لەسەر بەرژەوەندیە سیاسیەکە دەمێنێتەوە بەڵام دادوەریش ئەتوانی کەس بجوولێنێ لەوێدا ئیتر ئەم شتانە زووتر ئاشکرا دەبن بەڵام لە ناو هەموو ئیستیخباراتەکاندا لە کوردستانیشدا لە عراقیشدا لە هەموو شوێنێکدا ئەمە هەیە کە تۆ چۆن لەشی مرۆڤ سێکس بەکاربێنی بۆ دەستگیرکردنی و ئەسیرکردنی سیاسیەکان لە کاتی پێویستدا ئەمیان لە بەرامبەردا دەربێنی ئەمە زۆر زۆر گرنگە ئیتر کەیسی جێفری ئەپستین کە ئێستا ڕۆژەوی هەموو جیهانە بە تایبەتی ئەمریکایە پەیوەندی بۆەوە هەیە لە ساڵی 2010 کەسێک بە ناوی جێفری ئەپستین بۆ جاری یەکەم لە ساڵی 2005دا لە دادگای وڵایەتی فلۆریدا بوو ئیتر کەسێک دەستگیر کرا کە فابریقەیەکی چی تایبەتی هەیە شوێنی تایبەتی هەیە وەکو مۆڵەکان وەکو ئەو خانیانەی کە دەوڵەمەندەکان زیاتر باشتر بڵێن دزەکان کە ئیتر شوێنی تایبەتیان هەیە و ئیتر چوار دەوری تێل کراوە نابی کەس دراوسەیان بێ ڕێگای تایبەتی بۆ چووە ئەمەش شوێنێکی وای هەبوو لە ناویدا پڕ بوو لە منداڵی خوار 18 ساڵی کچ و کوڕ کچی جوان وە کوڕی جوان لەمەدا لە دادگای فلۆریدا ئیتر 2005 دۆزێک تۆمارکرا لە ساڵی 2010 ئیتر بڕیار درا و یانیش دانرا بە تاوانباربوونی دوو تۆمەتی تاوانکاری گەورەی جێفری ئەپستین کە دابینکردنی مناڵ بوو بۆ لەشفرۆشی و داواکردنی لەشفرۆش بوو لە دەرەوەش لەشفرۆشی لە بۆ دەهات دوای مشتومڕێکی زۆر ماوەی 13 مانگ لە زیندان مایەوە بەڵام دوای ئەوە ئەم کەسە ئیتر سەربەست کرا لە زینداندا دەرکەوت ئیتر چۆن دەرکەوت نازانی بەڵام لێخۆشببوونی بۆ دەرچوو ئیتر بەڵام لە ساڵی 2019 دوای سەر لە نوێ وردبوونەوە لەوانە ئەو وتارانەی کە لەلایەن ڕۆژنامەی مەیامی هێرداڵدەوە ئیتر بڵاوکرانەوە ئەپشتین لە تەمووزی 2019دا بە تۆمەتی بازرگانیکردن بە سێکسەوە و پیلانگێڕی بۆ ئەنجامدانی بازرگانیکردن بە سێکسەوە واتە نەک بە تەنیا بازرگانیکردن بۆ پارە پەیداکردن بەڵکو ئەنجامدانی پێلانگێڕی یعنی پێلانگەڕیەکە چیە داوەتکردنی سیاست مەداران بۆ ئەو شوێنە دوایی لەگەر منداڵەکان جا کچ و کوڕبێ سێکسیان لەگەڵ دەکردن دوای ئەوە ئیتر فلیمەکانیان لەلایەن CIA ئیتر تۆمار دەکرا و بە باڕمتە دەگیران یعنی ئیتر هەر کاتێک بیان ویزبایە کارێکیان نەکرد با کە CIA بیاوێ ئیتر ئەم وێنانەیان نیشان ئەدان و تۆمەتباریان دەکرد بە کورتی ئیتر دوای ئەوەی ناوبراو دەستگیر کرا بە بازرگانی سێکسەوە پیلانگەری بۆ ئەنجامدانی بازرگانی بە سێکسەوە کە پەیوەست بوون بە کەسانی خوار تەمەنی یاسایی یعنی 18 ساڵی لە فلۆریدا و نیویۆرک دانینا بە تاوانباربوونی و هەموو گەڕانتیەک ڕەت کرایەوە بۆ ئەوەی کە سربەست بکرێ بە گەڕانتی یعنی بە پارە سربەست بکرێ ئەپشتین لە دەی ئابی 2020
19دا چاوەڕێی دادگایی دەکرا بێتە بەردەم دادگا کە لە ئەمریکادا ڕۆژنامەنووسان ئامادە بن کامێرا ئامادای بێ لە دادگا لە زۆر وڵاتدا هەیە لە بەلجیکاش هەیە ئیتر من بخۆم بینیومە ویانیش چوومە ئیتر لە کە چاوەڕێ دەکرا بێتە بەردەم دادگا لە دەی ئابی 2019دا ئیتر تەرمەکەی دۆزرایەوە لە زینداندا مردووە. ئیتر زۆر قسە لەسەر ئەمە کرا کە ئایا ئەمە کوشتن بووە و ینیش خۆ کوشتن بووە چونکە کەسانێکی وەها دەوڵەمەند کە دەستگیر دەکەن لە ئەمریکادا کامیرای ینی بە تەکنۆلۆژیا کامیرایەکی لەسەردادەنێن کە ئەو کامرای 24 سعات ئەم کەسە تەنانەت ترپەی دڵی و یانیش هەموو جوولەکانی دەخرێتە ژێر چاودێریەوە و ئەمە چەندین پاسەوان هەن بە شەو بە ڕۆژ 24 سعات چاودێری دەکەن ینی ئەگەر یەک پاسەوانیش بۆ نمونە دیقەت نەکا و یانیش سەرنجی بۆ لایەکی دیکە بچێ و یانیش بۆ نمونە بخەوێ ئیتر ئەم شتانە لە کاتی پاسەوانیدا ڕوو ئەدەن ئەمە ئەوانی دیکە دەتوانن بیبینن و لە شوێنی تایبەتدا چاودێریان دەکرێت بەڵام ئەمە ڕوویداوە ئیتر لە ناو هەموو ئەمریکادا بیردۆزی پیلانجێڕی گەلە کۆما هەتا وەکو ئێستاش لە ئارادایە بەڵام ئیتر FBI لە دواییدا لە دوانەکەیدا ئیتر گوتی کاکە خۆ کوشتن بووە ئیتر ئەمە کە هەرچەندە گوتی خۆ کوشتن بووە بەڵام هەتا وەکو ئێستاش مشتومڕێک هەیە ئەمە کە کوژراوە بۆ ئەوەی کۆمەڵێک فایل بشادرێتەوە کە کەسانی بەرپرسیاری گەورەی تێدانا لە ئێستا لە دەسەڵاتدان یەک لەوانەش دۆناڵد ترامپە دوایی باز دەکەین مردنی ئەپشتین ڕێگر بوو لە بەردەم دادگاییکردنی تاوانکاردا هەموو تۆمەتەکانی سەری هەڵوەشانەوە کە کەسێک کە مرد ئیتر دادگا ناتوانێت کەسانی دیکە کە تۆمەتبارن بە تێوەگڵان ینیش گومانیان هەیە دادگایان بکە بە تایبەتی یەک لەوانە گەورە خانمی بریتانی گەورە یعنی لەناو کەوانە ئەڵێم گەورە کە گیسلین ماکسوێڵە کە ئەویش بازرگانێکە کە یارمەتی ئەپشتینی داوە لە دابینکردنی کچان ئیتر لە ساڵی 2020 دەستگیر کراوە لە ساڵی 2021دا بە ئیتر سزادرا و تۆمەتەکە سەلمێنرا کە کاری ئەم خانمە ئەمە بووە یارمەتی ئەپشتین و کەسانی دیکەی داوە بۆ ئەوەی کچ و کوڕی خوار تەمەەن 18 ساڵیان بۆ دابین بکە ئیتر ئەمە گەورە کێشەکە بوو کە هەتا وەکو ئێستا هێنامان بەڵام ئەوە چ پەیوەندی بە دۆناڵد ترامپەوەیە دۆناڵد ترامپ و جێفری ئەپشتین پەیوەندێکی کۆمەڵایەتیان هەبووە هەروەکو لە وێنەکەدا بینیتان لە کۆتایی هەشتاکاندا پەیوەندیان هەبووە پەیوەندیان دەست پێ کردووە لە ساڵانی 2000دا بەردەوام بووە ئیتر و بە خۆتان دەزانن کە 2016 دۆناڵد ترامپ دێوانە یان پێش 2016 بۆ تاوەکو 2000 کۆتایی 2019 2020دا و ئەو کاتە ئەپشتین بەردەوام بووە لەسەر ئەو کارە ینی ئێمە باسمان کرد کەینێ خۆی کوشتووە پێشەوەی خۆی بکوژێ ئەو یعنی پێشەوەی بگیرێ ئەو کارەی بەردەوام کردووە ئیتر 2019 دۆناڵد ترامپ لەسەر دەسەڵات بووە و ئیتر ئەمە ئیتر لە میدیاکاندا ئێستاکە ڕۆژەڤە ئیتر لە فلۆریدا بەیەکەوە سوڕانەتەوە بەیەکەوە نانیان خواردیە لە ئیتر لە ریزۆرتی مار ئالاگۆری ترامپ و سەردانی مڵکەکانی یەکتریان کردووە ئەمانە شوێنی گەشتیاری زۆر گەورن و لە ساڵی 2002 ترامپ ئیتر وتویەتی کە ئەپشتین پیاوێکی زۆر باش بووە ئیتر ئەم جۆرە شتانەی لە بۆ میدیاکاندا باسکردوونە بە کورتی ئێستاکە بە تایبەتی دیموکراتەکانی تر لە سێناتدا لە کۆنگرێسدا داوا دەکەن کە دۆناڵد ترامپ
لەسەر ئەو پەیوەندیە دەبێت دادگایی بکرێت. ئیتر ئەمە پەرۆکی دۆناڵد ترامپی کردووە. دۆناڵد ترامپ چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئیتر لێدوانیدا کە پەیوەندی لەگەڵ ئەو کەسە هەبووە لە هەشتاکاندا، بەڵام ماوەیەکی کورد بووە و ئیتر لە 2007دا کۆتایی پێ هێناوە. ئیتر ئەمەی گوتووە، بەڵام لەسەر ئەوەشدا کۆمەڵێک ناکۆچی هەیە کە ئایا دۆناڵد ترامپ ئیتر پێش ئەوە کەوتۆتە ناو ئەو بابەتە یان نا، یعنی لە ماڵەکەی لە شوێنەکەی ئەپشتاین کەوتۆتە ناو کاری نایاسایی سێکسی با بڵێن لەگەڵ مناڵان ویانیش کچ و کوڕانی خوار تەمەنی 18 ساڵ. ئێستا کە بابەتەکە ئەوەیە، چونکە بە خۆتان دەزان لە سەروی 18 ساڵ بی ئەمە کێشە نابێ، بەڵام لە خوار 18 ساڵ بێ هەر کەسێک ئەم کارە بکە ئیتر ئەکرێ لە ئایندەدا ڕوبەڕووی لێکۆڵینەوەی یاسایی ببێتەوە. هەر کەسێک ئەمە بیکە لە هەموو جیهاندا. ئیتر ترامپ بە کورتی ئەڵێ لە 15 ساڵە تقریبان قسەی لەگەڵ ئەو کابرایە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەپشتاین نەکردووە. ئیتر ئەمە ئەو بابەتەیە کە دۆناڵد ترامپ لە کۆتاییدا ئیتر دوای ئەوەی کە دموکراتەکان سوور بوون لەسەر ئەوەی کە دەبێت ترامپ بچێتە پێش دادگای فدرال لەوێ ئیفادە بدا و لێکۆڵینەوەی لەسەردا بکرێ. ئیتر لە کۆتاییدا ترامپ گوتی باشە منیش مادەم وایە کەیسی بیل کلنتۆن دەکەمەوە، کە ئەویش هەمان ئەم کارانەی کردووە، یعنی لەگەڵ منداڵ کاری سێکسی کردووە. ئیتر ئەمەی خستە سەرمێز کە بیل کلنتۆن هەم یەکێک لە سەرۆک کۆمارانی ئەمریکا بووە و لە نۆدەکاندا و کەسێکە ئیتر زۆر زۆر دەوڵەمەندە کە هاوسەری هیلری کلنتۆنە دەیناسن و ئەم کەسەش پێشتر بەم جۆرە شتانە تۆمەتبار کراوە و بە تایبەتی جارێک لە لای لۆبی جوولەکەوە تاوانبارکراوە و ڕسمەکەی بڵاو کرایەوە کە لە شوێنی کارەکەی خۆی بەیانیان زوو لەگەر کچە ئاکتەرێک دەچێتە دەرەوە و پاشان بە جلی سپۆرت دێکەوە دەستنە ژوورەوە، دەستنە ژووری کارداییتە دەرگا لە سەر خوێندا دەخەن. ئەمیان زۆر ئەوە کرا لە بەرامبەر بیل کلنتن. ئێستاکە ترامپ ئەڵێ منی شتم هەیە لەسەر ئەو بڵاوی دەکەم، یعنی بە ئاشکرا بە دیموکراتەکان ئەڵێ ئەگەر ئاشکرا بکەن ئاشکراتان دەکەم. ئیتر ڕەنگ بێ ئەمە لە ئەمریکا بە شێوەی چی پێ دەڵێن سولحی عەشایری بڵێن ڕاسترە. هاوڕێیانی سەر فێسبوک وەرنە دەرەوە فێسبوک دادەخرێ، ئەوە باشتر وایە بڵێن سولحی بە شێوەی سولحی عەشایری چارەسەری دەکەن. بۆڵێم سولحی عەشایری لەبەر ئەوەی وا دەبێ، یعنی لە کۆتاییدا ئیتر دیموکراتەکان و کۆماریەکان لە ژێر پەردەدا ڕێک دەکەون و ئیتر چارەسەریەک دەدۆزنەوە. ئەڵێ ئەتۆ باسی سەرۆکی مەکە ئەمنیش باسی سەرۆکت ناکەم، چۆن لەناو حیزبە کوردیەکاندا هەیە ئیتر ئەمە تۆ باسی سەرۆکی بکەی منیش باسی سەرۆکەت دەکەم، تۆ باسی سەرۆکی من نەکەی منیش باست ناکەم. ئیتر ئەمە لەوێشدا هەیە، پێم وایە هەر بەو شێوەیەش ڕەنگ بێ ئیتر چارەسەری بکەن. بەڵام ئەمە ئیتر ئابڕوچوونێکی زۆر زۆر گەورەیە و شتێکی زۆر زۆر خراپە لەسەر ئەوەی کە سیاسەتمەداران دەستنە هەر شوێنێک پەنا بۆ ئەم کارە نەدەبن و لە دواییدا کاتێک پۆستێکی گەورەیان وەرگرت ئیتر ئەمانیان لە بەرامبەردا بەکار دەهێنرێن و ئەمە بەتەنیا لە بواری سێکسی بەکار نایێت، لە بواری پارە و پوڵدا زۆر زۆر لە بواری پارە و پولیشدا بەکاردێ. مەسەڵەن دۆسیای حەلەقبان کە لە دەستی CIA تایبەتە بە ڕەجەب تەیب ئەردۆغان، ئەمەش هەمان شتە،
کە ئیتر بنەماڵەی ئەردۆغان چۆن دەستیان بەسەر بانکێک داگرتووە و ئەو بانکە پەیوەندیەکی خراپ پەیوەندیەکی نایاسایی لەگەڵ ئێرانیەکان هەبووە کاتی خۆی دۆلاری ئێرانیان سپی کردوتەوە و لە هەمان کە دەکەسانی هەندێک بازرگان کە ڕنگ بێ پەیوەندیان لەگەڵ ئێران هەبوو بێ ئیتر بەرتیلیان بەخۆی و بژنەکەی داوە بەرتیلیان بە منداڵەکانی داوە بۆ ئەوەی ئەم کارانە بکەن و ئیتر ئەمە لە وڵاتانی نایاساییدا بۆ ئەڵێم نایاسایی لە وڵاتانەدا کە ئەڵێن ئەم شتانە لە ئەمریکاش هەنە ئێمە ئاساییە بیکەین مەبەستم ئەوانەیە ئەگەرنا ئەمە لە وڵاتانی ئەسکەندەنافیا کوفرە ناکرێشتیوە بەڵام لە وڵاتانی ئێمەمانە کە شانەزی بە ئەمریکا دەکەن ئەمریکا وەکو نمونەیەک نیشان دەدەن وەکو نمونەیەکی پێشکەوتوو ئیتر ئەمە لە هەموو ئەو وڵاتانەدا ئەم جۆرە شتانە هەنا استیخباراتەکان ئەمە دەیکەن جاروبار لە بەرامبەر یەکتری دەیکەن جاروبار لە بەرامبەر خەڵکی دیکەدا دەیکەن ئیتر و ئەمە لە کوردستاندا ئیتر چەندین کەیسی و هامان هەتاوەکو ئێستاش هەیە هەتاوەکو ئێستاشدا هەیە کە زۆر سیاسەتن مەدار تەنانەت کە بەرگریش لە حیزبەکانیان دەکەن بە شێوەیەکی زۆر زۆر ترسنۆکانە یعنی هەموو خەتە سوورەکان نابەزێنن اینجا بەرگری لە حیزبەکانیان دەکەن ویانش اینجا هێڕش دەکەنە سەر حیزبی دیکە کە فلیمی لێگرتوونە ئەمە لە کوردستانیشدا دەیبینین بۆیە دەبینین ئەوانەی کە دەستنە پەرلەمان و ئەم جۆرە شتانە دەکەن بەشێکی زۆریان فلیمیان هەیە و دەسەڵاتداران لێیان ناترسن ئەمە مەسەلەکەیە کە ئیتر ئێستاکە خەریکە ئابڕووی دۆناڵد ترامپ دەبا هەرچەندە دۆناڵد ترامپ کەسێکی ئابڕووی نییە بەتەنیا قودرەتی هەیە ئیتر ئەمە خەریکە ئیتر سەرئێشەیەکی زۆر زۆر گەورەی بۆ دروست دەکا و وەکو وتم ئەمە دەستگا ئیستیخباراتیەکانی هەموو جیهان یعنی زۆربەی وڵاتان لە زۆر شوێندا ئەم شتە قێزەوەنانە بەکاردێنن بە تایبەتیش وەکوتم بەکارهێنانەکەی لەو بوارەیەوە دەبێ کە خەڵکانێک هەن ئیتر دڕندەن بەڵام دەوڵەمەندن یعنی لە ڕووی مێشکەوە لە ڕووی ئینسانیەوە دڕندەن ئەگەر مرۆڤ دڕندە نەبێ چۆن ئەتۆ لە تەمەنی 6 ساڵی ئەچی لەگەڵ منداڵ کاری سێکسی دەکەی بۆ دەیکە یانی لە ئەوروپا مرۆڤێک بیهەوێ سێکس بکە ئیتر چ کچ بێ چ کوڕێ چ پیاو بێت چ ژن بێ لە دوو کەس لەگەڵ یەکتری ڕێک دەکەون و سێکس دەکەن نە ئاین بەکاردێنن نە پارە بەکاردێنن نە ئەمە بەکاردێن بەڵام ئەگەر پارەت بەکارهێنا گەورەش بێ ئیتر دەبێتە ئابڕوچوون دەبێتە ئابڕوچوون و لە کوردستاندا تەماشا دەکەین ئیسلامیەکان ئاین بەکاردێنن سیاست مەداری ئیسلامیمان هەیە ئیتر ئەڵێ خوا پێداوم سێژنی هێناوە تێگەی یعنی ئەمەش منداڵبازیە ئەدۆ تەمان 70 ساڵە چووی ژنی 20 ساڵی هێناوە و ئاینت بەکارهێناوە بۆ ڕازیکردنی باوکی بۆ ڕازیکردنی دایکی کە خودداوە ئاڵێ کە پێغەمبەرەوە ئاڵێ کە ئیسلام و ئاڵێ دین وە ئاڵێ یعنی ئەمە فەرقی لەگەڵ ئەمە نییە کە تۆ بچی بە پارە ئەم کارە بکەی جابا لە سەروی 18 ساڵێژوی کە بە پارەت کرد دەکەوێتە هەمان کاتە گۆڕی بە تایبەتی لە بۆ سیاسیەک کە کاری سیاسی کاری سیاسی باشترکردنی کۆمەڵگایەوە نیە ویانیشکە نەک بەتەنیا سیاسی پیاوی ئاینی پیاوی کللتوری شانۆگەرێک نووسەرێک ڕۆمانووسێک بۆ نمونە ڕۆشنبیرێکی زۆر زۆر گەورە وانە فەیلسوفێکی زۆر زۆر گەورە ئەمانە لە بۆ ئەمانەش هەموو ئابڕوچوونە چونکە ئەتۆ بانگەشەی ئەوە دەکەی کۆمەلگا دەگۆڕی بەڵام ئەتۆچی یان پارە یان دەسەڵات یان ئاین بەکاردێنی بۆ ئەوەی سێکس بکەی لەگەڵ کەسێکی دیکە ئەمانە زۆربەی جار لەلایەن ئیستیخباراتەکانی جیهاندا بەکاردەهێنرێن ئەمە کەیسی جێفری ئەپستین بوو ویستم ئەمڕۆکە
بۆتانی باز بکەم هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم یەکشەمەیەکی خۆش ئێوارەیەکی خۆش تکایە بەردەوام بن لە یارمەتیدانمان لە گەیاندنی ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان و هەوڵ بدەن ڤیددیۆکانمان کەناڵی یوتوب بە تایبەتی سوبسکرایب بکەن ڤیددیۆکانمان لایک بکەن و ئەم جەڕەسەی لەسەر یوتوبەکە دەیبینن ئەمەیان چرکەیەک لێ بکەن چونکە ئەمە زۆر زۆر گرنگە کاتێ چرکەتان لێ کرد زۆر کەس لە یوتوب ئەتوانێ بیبێنی و ئەمە وا دەکا کە ڕەنجی من بەلاش نەڕوا و ژمارەیەکی زۆرتر خەڵک ڤیددیۆکانم ببینن هەر بژین شەوتان شاد